سڵاتان لێبێت بە یارمەتی هاوکارانم هەواڵە هونەریەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئەچینە لای ئەمریکا کە هەواڵێکی هونەریە، ئەویش ئەکتەری ئەمریکی تۆم کروز خەڵاتێکی دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتەکەی ڕەت کردەوە کەوا بڕیار بوو لە ڕێوڕسمێکدا لە خانەی ئۆپرای ناوەندی جۆن کەنەدی بۆ هونەر لە واشنگتنی پایتەخت لە 7 دیسەمبەری داهاتوو پێی ببەخشرێت. خەڵاتی ڕێزلێنانی ناوەندی هونەری کەنەدی ڕێوڕسمێکی ساڵانەیە و لە ساڵی 1970ەوە لە ئەمریکا بەڕێوە دەچێت. ڕێوڕسمەکە تایبەتە بە ڕێزلێنانی ئەکتەران و گۆرانی بێژان و گروپە هونەریەکان. ئەکتەری ئەمریکی تۆم کروز خەڵاتێکی دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتەکەی ڕەت کردەوە کاوا بڕیار بوو لە ڕێوڕسمێکدا لە خانەی ئۆپێرای ناوەندی جۆن کەنەدی بۆ هونەر لە واشنگتنی پایتەخت لە 7 دیسەمبەری داهاتوو پێی بەخشرێت. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی واشنگتن پۆست، تۆم کروزێکێک دەبوو لەو هونەرمەندانەی کە ئەو خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرێت. لەوانە سیلڤستەر ستالۆن، گروپی ڕۆکی کیسو، خانمە گۆرانی بێژ گلۆریا جینەر و ئەکتەری بەڕێتانی ماریکل کراوفۆرد و ئەستێرەی میوزیکی کەنتری جۆرج ستریت. تۆم کروز بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە دەیەوێت خۆی دوورە پەرێز بگرێت لە دنیای سیاسەت. خەڵاتی ڕێزلێنانی ناوەندی هونەری کەنەدی ڕێوڕسمێکی ساڵانەی ئەمریکایە و لە ساڵی 1970ەوە بەڕێوەچێت و تایبەتە با خەڵاتکردن و ڕێزلێنانی ئاکتەر و گۆرانی بێژ و گروپە هونەریەکان. Michael Crawford, three-time Oscar nominee, Golden Globe Award winner, an action movie icon, and a friend of mine, Sylvester Stallone. Fourth will be one of the most revered singers of the American disco era, Gloria Gaynor. And finally, we'll be honoring one of the greatest rock bands of all time, Kiss. I want to congratulate all the nominees. They're unbelievable people, and we're going to have a tremendous day in December. Thank you very much. تۆم کروز مانگی نۆڤەمبەری داهاتوو لە میانی مەراسیمێکدا لە شاری لۆس ئەنجلس خەڵاتی ئۆسکاری فەخری پێدەبەخشرێت وەک پاداشتێک بۆ تەرخانکردنی ژیانی پیشەی خۆی بۆ سەرگەرمکردنی شەیدایانی هونەری حوتەم. ئەم خەڵاتە بۆ کەسانە دەبەخشرێت کە بە درێژایی ژیانی پیشەی خۆیان دەستکەوتی نایابیان هەبووە و بەشداریان لە پێشخستنی هونەر و زانستەکانی سینەمادا کردووە و خزمەتێکی بەرچاویان بەو بوارە کردووە. لە دیارترین فیلمەکانی تۆم کروز زنجیرە فیلمی میشن ئیمپۆسیبڵە کە تا ئێستا 8 بەشی لێ بەرهەمهێنراوە. تۆم کروز لە میانی نمایشکردنی فیلمەکەی لە شاری تۆکیۆ با ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە کە خۆشەویستی بۆ سینەما دەگەڕێتەوە بۆ سەردەمی منداڵی وتوبووشی بیرمە کە منداڵ بووم دەمیست بە هەموو جیهاندا گەشت بکەم و با مرۆڤەکان و کەلتورەکان ئاشنا بم. فڕۆکەوانی و خۆڵدان بە پەڕەشوت بەشێک بوون لەو خەونانم کە بەدیم هێنابوون. هێنانی ئەو خەونە و ڕەزامەندی جەماوەر باشتێکی سادەی نابینم. تۆم کروز بۆ ناسراوە کە خۆی دیمەنە مەترسیدارەکانی ناوفیلمەکانی بەرجەستە ئاکات و وەک زۆرێک لە ئەکتەرەکانی تر کەسێکی تر کە پسپۆرە لەو بوارەدا لە بری ئەو دیمەنەکان بەرجەستە ناکات. تۆم کروزی تەمەن 62 ساڵ چوارجار بۆ خەڵاتی ئۆسکار پاڵێوراوە، دووجار وەک باشترین ئەکتەر لە فیلمی بۆرن ئۆن دە 4th of July و فیلمی جێری ماگوایر، جارێکیش وەک باشترین ئەکتەر بۆ ڕۆڵی لاوەکی لە فیلمی ماگنۆلیا، جارێکی تریش بۆ ئۆسکاری باشترین فیلم لە فیلمی تۆپگان ماڤریکدا. دووهەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایدی کورد و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیادا بەڕێوە دەچێت. بۆ ئەو مەبەستەش لیژنەی سەرپەرشتی کۆنفرانس لە کۆبوونەوەیەکدا پلان و بەرنامە و ئامادەکاریەکانی کۆنفرانسەکەیان تاوتوێ کرد. دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایدی کورد و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیادا لە هۆتێل های کریستی شاری سلێمانی بە بەشداری چەندین توێژەر و شارەزا و میوانی شارەکانی کوردستان و چەند وڵاتێکی بیانی بە پێشکەشکردنی نزیکەی 30 توێژینەوە بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی بەڕێوە دەچێت.
بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بە دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جینۆسایدی کورد و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیادا میوانداری دەلیل جەمالمان کردووە کابەڕێزیان سەرپەرشتی کۆنفرانسن لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک دەلیل سڵاو لێبێ. سڵاو بۆ ئێوەش، سڵاو بۆ کورسات و بینەرانی کورساتی. زۆر سپاس دەکەین. دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانستی جینۆساید و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیادا چه جیاوازیەکی دەبێت لەگەڵ یەکەمین خولی کۆنفرانسەکەتان؟ بەڵێ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات. دیارە ئێمە ساڵی 2023 یەکەمین کۆنفرانسی جینۆساید و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەردا ساز کرا کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە چاودێری بەڕێز حەمە سەعید بەڕێوە چوو. تاوان ئەو کاتە کۆمەڵێک توێژینەوە و بابەت لەو کۆنفرانسەدا پێشکەش کرا، ماوەی 2 ڕۆژێک بەردەوام بوو. دوجار پاشکۆی کۆنفرانسی یەکەم کۆمەڵێک ڕاستپاردە و پێشنیاری بەشداربووانی کۆنفرانسمان بۆ هاتەوە. ئێمەش ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەبوو لای خۆمان کارمان لەسەر کرد و ئەوەشی پەیوەندی بە دامەزراوە و وەزارەتەکانی دیکە بوو لە ڕێی ئەنجومەنی وەزیران ئاراستەی وەزارەت و لایەنی پەیوەندیداری دیکەمان کرد. ئەوەی پەیوەندی بە وەزارەتی ئێمەوە بوو ئەم کۆنفرانسە خەڵکی بەشدار بوو، نووسەران، هونەرمەندان، ئەدیبان، کەسایەتیەکان پێیان زۆر باش بوو کە هەنگاوێکی تازە بوو، کۆنفرانسێکی لەو جۆرە کە جینۆساید و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەردا بوو. بۆیە چەندین ڕاستپاردەمان بۆ هاتبوو. یەکێک لەو ڕاستپاردانەوە بوو کە ئەم کۆنفرانسە بکرێتە نێودەوڵەتی و ئەم کۆنفرانسە تەوەرێکی دیکەی بۆ زیاد بکرێت کە ئەویش تەوەری میدیا بوو. بەخۆشبەختانە بە هەوڵی هەموو لایەک ئێمە توانیمان کۆنفرانسەکە بکەینە نێودەوڵەتی و تەوەری میدیا بۆ کۆنفرانس زیاد بکەین. بۆیە لە خولی دووەمدا هەم کۆنفرانسەکە نێودەوڵەتیە و هەمیش تەوەری میدیا زیاد بووەواتە کۆنفرانسی نێودەوڵەتی و زانستی نێودەوڵەتی جینۆساید و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیادا. ئەمەش بۆ خۆتانە زانن کە هەنگاوێکی ئیجابیە بۆ ئەوەی ئێمە هەمیشە زانین کە جیهان ئەوانەی کە جینۆساید کراون چۆن توانیویانە سوود لە فاکتەرەکانی یا ئەدەب، هونەر و میدیا ژانرەکانی دیکە ببینن بۆ ئەوەی بتوانن خۆیان بە جیهان بناسێنن. ئێمەش لەو منتەڵەقەوە کە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانیشە و ئەم بیرۆکەی بەندە بوو کە ئێمە بتوانین کۆنفرانسێکی ئاوا بەردی بناغیدا بنین و بتوانین بەردەوام بین لەسەری. خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی هەم جەنابی وەزیر، هەم نووسەران، هەم بەڕاستی فەرمانبەرانی خۆبەخشی ئەم وەزارەتە هەم لە سلێمانی هەم لە هەولێر توانیمان ئەمڕۆ ئامادەکاری کۆتایی پێبێنین بۆ ئەنجامدانی خولی دووەممان. کاک دەلیل، خولی پێشووی کۆنفرانس بەرنامەیەکی بەربڵاوی هەبوو، بوارەکانی چیرۆک و ڕۆمان و شەعر و ئەدەبی زارەکی و هەروەها وەرگێڕان و فیلم و شانۆ و دراما و میوزیک و شێوەکاریشی لەخۆگرتە بوو. ئەم بەربڵاویە ئاستەنگ بۆ سەرکەوتنی کۆنفرانسەکە دروست ناکات؟ سپاس ئەوساخان. خۆی ئێمە تەوەرەکان ئەدەب و هونەر و میدیایە. کاڵی ئەدەب ژانەری دیکەشی هەیە، جەناب دەزانی شعرە، ڕۆمانە، چیرۆکە، نۆڤلێتە، هەموو ئەوانە. ئێمە تەبەنکانی بە پێوەرە زانستیەکان ئێمە ئەم کۆنفرانسەمان لە ساڵی 2024ەوە ئەلان کرد، ئاگاداریمان کرد بۆ پێوەرانەی کە بۆ کۆنفرانسی زانستی دەست ئەدا لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە. بە خۆشحاڵیەوە ئێمە پێوەرەکانمان بڵاو کردەوە و خۆشبەختانە توێژەران و نووسەران بەدەم بانگەوازەکەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە هاتن و نزیکەی 70 توێژینەوە لە نزیکەی 10 وڵاتەوە پێشکەش بە کۆنفرانس کران. بۆیە بەڵێ لە ئەدەبا لە توێژینەوە هەیە لەسەر شعر، توێژینەوە هەیە لەسەر ڕۆمان، توێژینەوەی لەسەر چیرۆک،
ئاساییە چونکە ئێمە کەوتمان ئەدەب بە ژانەرەکانیەوە کەوتمان هوەر بە ژانەرەکانیەوە بەڵێ ئێمە توێژینەوەمان هەیە لەسەر شعرە توێژینەوەمان هەیە لەسەر ڕۆمانە توێژینەوەمان هەیە بوون لەسەر هوەر لەسەر موزیکە لەسەر فیلمە ینی گشتگیرە بەڵام لە کۆنفرانسەکە لەو سێتەوەرایە ینی بەڵام بە ژانەرەکانیەوە بە بچوونی بەڕێستان باەخی ئەم جۆرە کۆنفرانسانە سەبارەت بە کۆژانەکانی مێژووی نووسرا و نەنووسراوی ئێمە لە چیدا بەرجەستە دەبێت؟ بەڵێ جەنابتان ئەزانن قسەکردن لەسەر جینۆساید لە ڕووی مێژوویەوە لە ڕووی بەرکەوتنەوە لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە قسەی لەسەر کراوە بەڵام ئێمەی کورد بە حکمی ئەوەی کە گەلێکی ژێردەستە بووین ئەو فاکتەرانەی کە ئەتوانێ جینۆساید بە جیهان بناسیێنێت لە قۆناغێکا ئێمە لەبەرەوەی گەلێک بووین لە ژێردەستە بووین بۆ بەردەوام لە ناو قەتڵ و ئاما بووین نەمانتوانیوە بەڵام خۆشبەختانە دوای پرۆسەی ئازادی و ڕاپەڕێنی گەلی کورد هەموو دامەزراوەکان نووسەران خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە هەوڵیاندا لە ڕێگەی خۆیەوە لە ڕێگەی پسپۆڕی و شارەزایی خۆیەوە لە ڕووی مێژوویە و لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەدەبە و هونەرەوە کاری باشیان کرد بۆ ئەوەی ئێمە بتوانین جینۆسایدی خۆمان بەگەلان بناسیێن بۆیە ئێمە ئەم کۆنفرانسەمان یەک ڕێزگرتنە لەو قەڵەمە بە برشتانە لەو هونەرمەندە ئازا و بوێرانە لەو میدیاکارە دڵسۆزانە جا کوردن جا عەرەبن جا فارسن جا تورکن جا وڵاتانی بیانین کە ڕۆژێک لە ڕۆژان بە پیتێک بە کتێبێک بە کارێکی هونەری شانۆ بێت فیلم بێت دراما بێت موزیک بێت یاخود لە ڕووی میدیاییەوە کە ڕۆڵیان هەبووە لەوەی کە جینۆسایدەکانی ئێمە بە جیهانی دەرەوەی خۆمان بناسیێنن ئێمە ئەم کۆنفرانسە کۆکردنەوەی ئەوەیە بۆ ئێمە دوو ناوەڕۆکی گرنگیە یەکەم ئێمە ئەمانەوێت بڵین ئەدەب و هونەر و میدیا چ ڕۆڵێکی هەبووە لە ناساندنی کەیسی جینۆسایدەکانی ئێمە خاڵێکی تر ڕەنگانەوەی جینۆسایدی ئێمە ینی جینۆسایدی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ینی تەنها هەڵەبجە و گەرمیان و بارزان و شنگال و ئەمانە نییە بەڵکو سەردەشتی ئێرانە بەڵکو دێرسیمە بەڵکو لە هەر شوێنێکی ئەم وڵاتەیە ئەم گیانەیە کە کورد جینۆساید کرابێت و ئێمە هەوڵمان داوە ئەمە بخێنە بەرچاوی چاوی جیهان بۆیە بەشێکی تریشی ڕەنگانەوەی ئەم جینۆسایدانەیە لە ناو ئەدەبیات و هونەری میدیای کوردیدا خۆشبەختانە ئەو توێژینەوانەی کە هاتوون بۆ نمونە بە زمانی عەرەبی باز لەم بابەتەی ئێمەکە بە زمانی تورکی باسەکە حتا بابەتمان بۆ هاتووە ڕۆڵی میدیا جیهانیەکان لە ناساندنی کەیسی جینۆسایدی کورد بە تورکی بە فارسی بە عەرەبی بە ئینگلیزی ئێمە توێژینەوەمان بۆ هاتووە و تقریبا لە 7 وڵاتی جیهانەوە لە وڵاتی عەرەبی فارس تورک وڵاتیەکانی ئەوروپایە ئێمە میوانمان دێت و بە توێژینەوە بەشدارە و خەڵکی باش و نخبە داوت کراوە بۆ ئەوی بەشدار بێت ئامانجەکە چی بوو؟ ئێمە ئەم توێژینەوانم کۆنفرانسانە زۆر جارتەنها خۆمان گوێمان لە خۆمان گرتووە سەوسن خان ئەنی کۆنفرانسێک کراوە بۆ نمونە توێژینەوەی بووە پسپۆڕ و شارەزا و نووسەرێکی گەورەی ئەم وڵاتە قسەی کردووە بۆ خۆمانی کردووە بەڵام ئێمە هەوڵمان داوە یەک بە زمانی عەرەبی قسە لەسەرم جینۆسایدە بکرێت دوو خەڵکمان بانگێش کردووە بۆ ئەوەی گوێ بگرێت لە ینی ببینێت ینی جینۆسایدەکانی ئێمە ببینێت بۆ ئەوەی ئەمە کاریگەری هەبێت کە گەڕایەوە بۆ من نووسەرە هونەرمەندە یا میدیاکارە بتوانێت کە ڕۆشتەوە لە وڵاتەکەی خۆی کار لەسەر ئەمە بکات و ئێمە وا بکەین ئەم دەرگایە بکەینەوە بۆ ئەوەی ئێمە وا بکەین لەم جۆرە کۆنفرانسانە خەڵکی دەرەوە گوێمان لێ بگرێت خۆشبەختانە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەنگاوێکی جددی بۆ ئەمەنا
کە ئەویش ئەوەی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتی بێت و میوانی بیانیمان بۆ بێت بۆ ئەوەی بەڕاستی لێرە قسەکردن لەسەر جینۆسایدەکانی کورد لە بواری ئەدەب و هونەر و میدیادا ئەم خەڵکەی دەرەوەی ئێمە ئەم کۆژانەی ئەم میلەتەی ئێمە ببینێت کاتێک نووسەرێک گێتە ئێرە ئەکرێت لە ئایندەیە بتوانێت ڕۆمانێک لەسەر ئەم جینۆسایدانی کورد ببینێت ئەتوانێت کارێکی هونەری لەسەر بکات. بەڵێ کاک دەلیل جەمال زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ زانیاریەکانت. هاوڵە هونەریەکانم کۆتایی هاتخواتان لەگەڵ.